بريطانيا زور زاد دڕوا كندا سويدا إيطاليا رويوا طبعا كباب ما بو زور شو الناردوا بريطانيا ألمانيا أمريكا سويدا زور عينا برادرم هي دري وسط زوز واسمه تركيا يكسر 2 كيلو كباب بودانا بزنا بكسري بني ببي طماطة ببي بياز ببي زلاطة لوي ديخوم وتي بو خويا بو حسابه بين زيكي 2 كرم خواردوا لبري وتي بوري روش بيتم لام داوا يعني زور زا مشتري والله تلفون يكريد وسط هذا وكان جا كباب له من النار ديا دمد له ماما ديود هر ناجيري بكما ناوناني بكما بارو بخوم ايما بحكمي اوي كباوكم قصابة استش تقريبا 2 برام لبريطانيا هر عين الدكان قصابي ومطعم مشغول بو ايشوا زور زا فيديو دروستكا فيديو دانا بوستيكا دري كباب لناو بريطانيا بهمان تامي كردستان خوي دستاو زوري فرقا ايماش بحكمي اوي لميجا لناو ايشا كاينا نزيكي بو 30 ساڵە چێ باوکم قەساب و ئێمەش هەر بە دوای و ئیشیان ڕۆیشتوینە دەگەڕێتەوە سەر ئەوەی یعنی زیرەچیمان دروست کردووە ئێمە بە حکمی ئەوەش کە خۆمان کەبابخانەمانەیە قیمەشە دەینە جملەی مەطعەم یعنی هیچ ڕۆژێ لە 100 کیلۆ کەمتر قیمە دروست ناکەین بە فرۆشتن خۆمان و بە فرۆشتن جملەی مەطعەم ئەو 100 کیلۆیە ڕۆژ بە ڕۆژ تو زیرەچی لێ دروست دەکەی ڕۆژ بە ڕۆژ فکرت بۆ دێ کە چەوریەکەی زیادەکەی دونگ و تەڕا دەکە ئەنجا هەر یەکە و فەنیاتی خۆی بەکارێنێ زۆر ئەوها کابرا دێ وەستا ئايات برادرێ دۆستێ تەکلیفی کردووە 2 کیلۆ کەباب کیلۆیە کەباب بۆمان حاضری کە و جوان بۆ دەرەوەی وڵاتە بێ لە قەس کەبابەکەش زۆر جا یعنی سەبەست دوێنێ ئیتالیا سوید کەنەدا ئەڵمانیا نزیکەی 4 بۆ 5 مشترین بەڕێ کردووە هەمووی قەسابی گۆشت کە لە دەرەوە بینەرمان بووە ڤیدیۆکانیان دیتوە لە تاو جوانی و دیقەت و یعنی ئیش و کارەکان کە ڕۆژانە ئێمە بە پارچە ڤیدیۆ لە ئەکاونتەکان خۆمان پۆستەکەین تەماحیان گرتو یعنی زۆر بەشیان معلومانن کە هەموو ساڵی لەم ساڵە دێنەوە دەرێ وەستا ئايات یەکەم شت دێمەوە بۆ لای گۆشتەکەی تووە کەبابەکەی و تامەکەی پەراسووی گۆلێک لەگە دونگ و تەڕات خۆشترین قیاسە و دەستا و مەطعەم فەرقی هەیە دەستا و وەستا فەرقی هەیە من زۆر جا مشتری تەلەفۆنەکە خۆم لە دوکانیم دەرێ وەستا ئايات هاتم کەبابەکەم بر وەکی خۆت خۆش نەبوو خۆ هەمان گۆش لەناو دوکانە هەمان دونگە هەمان تەڕادە هەمان پەراسووە بەس مشتری هەیە قەناعەتی بە دەستاو هەیە و بالفعل دەستاوش تامی فەرقی هەیە مشتریم هەیە جەماعەت ئەڵمانیا زۆر دەیبەن بریتانیا زۆر دەیبەن کابرا مەقسەد دۆستێکە خزمێکە برادرێکە بە سەردان هاتۆتەوە هەندێ ئەشیای هەیە بۆی حەواڵاکەم برادرێکە مەقسەد دەستە من تەکلیف لەم نەکەی دەرێ وەستا ئايات دوو براد لە بریتانیا دەخێرتەگاتێ ئەم جیازەیان بدێ ئەم مۆبایلیان بدێ ئەم ئیتفۆنیان بدێ لە کوردستانەوە داوایان کردو ئەنجا من لە ئەکاونتەکەی خۆشم کە ئەو ڤیدیۆیان پۆست کردبوو خەڵکی یەکجار زۆر نامەی ناردبوو وەستا ئايات کەباب چۆن بە ساردیە خوڕێ وەڵاهی من پێرێکە بوو کەبابم بۆ خۆم بردەوە بۆ ماڵ تقریبا هەتا گەیشتنەوە ماڵ بووە 10 شەو تێرم لێی خوار سەعات 4 شەو بوو برسیم بۆ کە کەبابەکە لە ناو سەلاجە بوو والله بە ساردی خواردم ئەتوانم برێم تامێ وای فەرق نەبوو لەگە گەرمیەکە بزەبت ئێستا گۆش عادەتەن نیو سەعات لێرە داینە تێکەچێ گەرمە بەس کە برژا لەسەر ئاگر گۆش عادەتەن هەموو خواردنێ کە برژا بۆگەنی کەمە بێتەوە کەباب ئستا حەزەکەی ئێستا داینا لە ناو جامتاشی دانا لە ناو جامتە سڵێ ئەوەندە لە ناو جامتە و غەراز و خۆیان احتیادی داینا تقریبا ئێمە ئەلێرە عەسر بوو کەبابەکەمان داپێی سەعات 2 شەو ڤیدیۆکەی بۆمان ناردەوە هەر یەکسەر گەرمشی نەکردبووە ڤیدیۆکەش لە ناو ئەکاونتەکان خۆما یەکسەر ئەیخوا 100% ڕاستە ئێستا زۆر جامون خۆم قەدیم کە ڤیدیۆمە کرد کەبابەکەی یعنی ئەوەندە ناسک بوو یعنی زۆر جا مشتری والله تەلەفۆنیەکە دێت وەستایەوە کەنجێک کەبابە لۆ من ناردیە دەمت لۆ مامە دەیوت هەر ناگیرێ بکەمە ناونانی بکەمە پارو بخۆم دەمت مامە لەوە باشتر دیت نابابە ئەمە کەبابی ئەو هامان ناوێت تەبیعاتە ئێستا زۆر جا عینەن ئەو ڕۆژەش ئافرەتێ بوو تەلەفۆنی کردەوە گلەیی لەوە کردکەوتی وەستا ئايات لە ڤیدیۆکارەی ناسکە بۆ هەڵناگیری ئاخوتم خوشکە بە گەرمی کەمێ فەرقەکە هەتا نیو سەعاتێکی پێ 20 دقەیەکی بۆ ئەو کەبابە خاو بۆ تۆ کەمێ سارد بۆ تۆ فەرقە وتم وەرە ناو دوکان ئەگە کەبابەکەت پێ هەڵگیرە وعدی 1 کیلۆت هەدیا دەمێ زۆر جا مشتریش دەرێ وەستا ئەو کەبابە چێ ناردیتت هەموو هەڵوەشایتەوە خۆی ئێستا ئەوە مەرغوبە کەبابەکە هەڵبووەشێ ناسک بێت ئەو کەبابەی کە هەڵەوە شێ و ناسکە ئەو هایلێکەی وەک ساوارە بەنمونە تو ئەگا یەکشیش لە جێتر خوارد بێ کەبابەکە چیر بوو بێ هەر تاقەت یەکشیش دێ یەکسەر هەست بواکەی ئەو کەبابە قورسە ژانە سەر دەدگرێ کە کەبابەکە قورس بوو یعنی سوورە گۆشتە زۆر وازانە گۆشتێ بە تەمەنە بەس ئەو کەبابەی کە بەدەست هەڵە گیرێ ئەوە یەک شیشەخوا لەو شیشە پێنجی پێخورێ قدیم 2008 کەبابمان هەبوو دەیانێت باشە بۆ کەباب لای ئێوە بە 1500 وڵای خۆشترین کەبابە خۆین بە 1000 ئەنجا دوایی کە دەرچوو گۆشتەکە هی کەرا جوێ درێژە عەفوان
وتی بۆ خۆیان بۆ حسابە بێ نزیکەی 2 کەرم خواردووە لەبەرەوتی بەو ڕێ ڕۆژ بێتم لام داوە خۆ زەمیر خۆی بریتانیا زۆر دەینێرین زۆر جار ئەوها کابرا دێتەوە برادەر یەکسە بریتانیا زۆر جا دەڕوا کەنەدایە سویدە ئیتالیا ڕۆیوە زۆر جا عینە برادرم هەیە دەرێ وەستا ئایا زوو وەسمە تورکیا یەکسەرە رێ 2 کیلۆ کەبابم بۆ دانا بەس نان بکە سەری بنی بەبێ تەماتە بەبێ پیاز بەبێ زەڵاتە لەوێ دەیخۆم